بینێرانی بەڕێز خۆشەویستانم ئەم کاتتان باش. ئایا ڕووداوەکانی ناوچەی بادینان پیلانی پێشوەختی یەکگرتووی ئیسلامی کوردستان بوو بۆ سەپاندنی ئەجەندای فکری و سیاسی خۆی بەسەر ناوچەکەدا، یان سیناریۆیەکی پێشوەختی پارتی دموکراتی کوردستان بوو بۆ لێدانی نارە سیاسیەکانی لە ناوچەکەدا؟ ئایا یەکگرتووی ئیسلامی کوردستانە زەمینەی تند و تیژی ئاینی ساز دەکات لە ڕێگای منبەری مزگەوتەکان و کادر و ڕۆشنبیر و دەستگا ڕاگەاندنەکانیەوە، یان دەسەڵاتی سیاسیە بۆواری ئازادی ئەوان تەسک دەکاتەوە؟ ئەوەی ئاشتی کۆمەڵاتی ئەخاتە مەترسیەوە گەشەکردنی بیری تند و تیژی ئاینیە یان هەڵوێستی نادیموکراتیانی دەسەڵات؟ بارودۆخی هەرێمی کوردستان و پێکەوە ژیانی هێز و ئاین و نەتەوە جیاوازەکان لەژێر بارودۆخێکی لەم شێوەیەدا بەرەوکوێ دەچێت. ئەرک و بەرپرسیارەتی هەموو لایەک لەم بابەتەدا چۆن و تا چ ئاستێکە؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەرێک لە بەڕێزان دکتۆر موسە نەعەمین مامۆستای زانکۆ و بەڕێز محەممەد معروف ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستانمان کردووە لە پارێزگای سلێمانی بەخێرهاتنی هەموو لایەکەم. مامۆستا محەممەد لە بەڕێستەوە دەست پێ بکەم. ئەو ڕووداوانەی کە لە ناوچەی بادینان و بە دیاریکراوی لە زاخۆیان ڕوویدا، سەرنجی هەموو لایەکی بۆ خۆی ڕاکێشاوە لە یەکەمین کایدانەوەی ڕسمیشە پارتی دیموکراتی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان یەکگرتووی ئیسلامی بە بەرپرسیار زانی لە دروستکردنی ئەو ڕووداوانە و پێی وابوو کە بە شێوەیەکی زۆریان کەم لە پشت ڕووداوەکانە و دەستی تێدا هەیە. ئەکرێ پێمان بڵێ چۆن و بە چ بەڵگەیەک؟ زۆر سپاس. پێشەکی سپاسی ئێوە بەڕێز مستافانی کەناڵی نالی ئەەکەم زۆر سپاسی هەموو لای. پێشەکی ئەبێ ئەوە ڕوونکەمەوە کە هیچ وەختێک پارتی ڕاستەوخۆ یەکگرتووی ئیسلامی مباشرەتەن تاوانبار نەکردووە بەرامبەر ئەو ڕووداوانی کە لە منطقەی بادینان ڕوویدا. بەڵام لە هەمان کاتە ئەوەشمان ڕەت نەکردەوە کە ئیشارات هەیە کە دەلائیل هەیە کەەوە ئەسەلمێنێت لایەنێک یا دەستێک هەیە لەو ئاشوب وەڵایی کە لە منطقەی زاخۆ و دەور و پشتی بەرپا بوو. ینی ئاشکرایە لامان کە منطقەکەی هەرێمی کوردستان با بڵێن پێکاتێکی متەنەوعی هەیە لە ئەدیان، لە بۆچوونەکان، لە ئەحزابی سیاسی و ئاشکراشە لەو منطقەی کە ئەو پەشوێتیان ڕوویدا بە ماڵی پارتی ئەژمێرە بۆ لەبەر ئەوەی لە دەنگدانەکانە لە پرۆسی دیموکراتیا زۆربەی دەنگەکان دەنگی پارتی دیموکراتی کوردستان بووە. ئەمە لایەنێکی ماسەکە لایەنێکی کەی ئەوەی کەەوە ئێمە لە کوردستان لە هەرێمی کوردستان حکوومەتێکمان هەیە، پەرلەمانێکمان هەیە هەڵبژێراوە کە خاوەنی تەشریعات و هەم خاوەنی دەسەڵاتی تەنفیزین لێ پرسراون. پەنابردن بۆ ئەوەی کەوا لەو منطقەیە ئاژاوە بنرێتەوە و بە تایبەتی چەند لایەنێکی دینی بگرێتەوانێ وەکو یەزیدەکان و مەسیحەکان، ئەمە حتمما ئیشاراتێکە بۆ ئەوەی کەوا دەستێک لە پشتەوەی بۆ ئەو ژیانی تەبایی و پێکەوە ژیانە لە هەرێمی کوردستانە تێک بچێت. ئەمە چێ لێشان لە لایکەوە یەکگرتووی ئیسلامی هەر لە بیدایەتەوە چاوەڕانی ئەوەی نەکرد هیچ لەژێکی تحقیق یا هیچ ڕوونکردنەوەک بێ ئەوان ڕاستەوخۆ پارتی دیموکراتی کوردستانیان تاوانبار کرد و فتوواکانیان و پێشتر و زەمینە خۆشکردنیان بۆ ئەوەز ئەوای کردکەوە زۆر کەس بە شێوەیەکی غێرباشی بڵێ کە ئەمە یەکگرتووی ئیسلامی لە پشت یا هەر لایەنێکی کە لە پشت ئەوە بەڵام وەکو پارتی دیموکراتی کوردستان تا ئەم دەقەیە ئێمە ئیلتیزاممان کردووە کە بە یاساکانی هەرێمی کوردستان و دەستگای دادگایی لە هەرێمی کوردستان ئەوان ئەتوانن باشترین نمونەش بۆ ئەوەکەوە هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان ئەمەش زۆر گرنگە، زۆر جیاواز بوو لە هەڵوێستی برادرانی یەکگرتووی ئیسلامی حقیقەتەن. لە کاتێکە پارتی بانگەشەی ئەوەی کردکەوە ئەم کێشەیە احتیوا بکرێت لە مانتیقەکە و سەرۆکی هەرێم لیژنەی تایبەتی دروست کرد بۆ مانتیقەکە و هەواڵانی ئێمە بەردەوام تەسریحاتیانە بۆ تهدیئەکردن و احتیواکردنی مەسەلەکان یەکگرتووی ئیسلامی بە پێچەوانەی ئێمەوە هەسا پارتی تاوانبار کرد، بەڵکو بۆ شۆنەوە ساکە پارتیان بەڵکو هەوڵیدا ئەو ئاژاوەیە کە لە منطقەکە بووە لە دەڤەری بادینان تەشەنە بکات بۆ هەولێر و بۆ سلێمانی بۆ گەرمیان و هەمووش بینیمان چۆن خەڵکیان کۆ کردەوە، چۆن وتاریان پێشکەش کرد، خەڵکیان کرد. بەڵام ئەوەی ئێمە لە سەروبەندی ڕووداوەکە بینیمان
سووتاندنی بارگەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان بوو بە مەڵبەندی زاخۆشیانەوە بە کۆمەڵێ ناوەندی حیزبی گرنگجیەوە ئەگەر پارتی هەندێک چاودێر پارتی تۆمەتبارەکان وەکو بەڕێز ئەمەش بگەن یەکگرتووی ئیسلامی پارتی تاوانباکرد بە سووتاندنیان لایەنگران و کادر و ئەندامانی پارتی تاوانباکرد ئەگەر پارتی ملتەزیم بوو بە پرەنسیپە یاسایەکانەوە بە دەستور و بە یاساکانی هەرێمی کوردستانەوە بارگە سووتاندن چی ئەگەیەنێ؟ حقیقەتەن لە حاڵەتیشی ئەوها کە ئاژاوە دروستە بێت لە هەموو دنیا لەندەن بگرێت لە پاریس بگرێت لە بەرلین بگرە لە وڵاتانی پێشکەوت و کە زۆر مسەیتن بە سەروەزی ئەمنی خۆیانە کە حاڵەتی وا ڕوو ئەدات بەعزی حاڵات دروست ئەبێت کە لە دەست دەرئەچێت لە دەست سوڵتە دەرئەچێت و کاتێکی ئەوێت تا سەرخۆی ئەگرێتەوەوانێ ئەمە حقیقەتە برادرانی یەکگرتووی ئیسلامی یا هەر لایەنێکی سەربەوان ئەتوانی گرێلی دەستگای ئاسایش بکەن لە پۆلیس بکەن لە سوڵتاتی تەنفیزی بکەن لە مەحافزەی دۆک بۆی کەوا بڵێن زوو بە دەم کێشەکەەوە نەهاتوون یا هەر شتێکە باشتر بوو لەوەی کەوا پارتی تاوان باکرێت ئەمە تاوان جیایە گلەیکردن و ڕەخنەگرتن لە دەسەڵات جیایە لەبەر ئێمە بە هەر لە مساعدە بکە پێشم ئەوە ینی لە هەموو حاڵتەکانی لەم شێوەیە پێویستە حیزب بەرامبەر حیزب نەوەستێت پێویستە ئەو حیزبە کە لە منطقەکە خەسارەتی و خۆی بە مەخدوورکراوزن دەستگای یاسایی هەیە تەنفیزی هەیە حکوومەتیشی مشتەرکی هەرێمانەیە ئەوان لە پەرلەمانی کوردستان لە نەرێنیان هەیە لە باتیۆی خۆیان مبادرە بکەن خۆیان مواجهەی پارتی بکەن کەمە ئیشارەتی سەلبیە زۆر بۆ ئەوان کە خۆیان بکەن بە تەرەف لەگەڵ پارتیا کە لە کاتێکە لە پەرلەمانە مشتەرەکن. بەڵێ باشە زۆر سپاس کاک محەممەد. دکتۆر مەسەنەم یەکێک لەو خوێندنەوانی کە بۆ ڕووداوەکانی ناوچەی بادینان ئەکرێ ئەوەیە کە یەکگرتووی ئیسلامی لە ژێر کاریگەری سەرکەوتنی ئیسلامیەکانی میسر و تونوس و مەغریبە نەشئەیەکی سیاسی گەورە گرتوێتی و تووشی غرورێکی گەورە بووە پێی وا بۆ کە پێویست لە ڕێی جەماوەرەکەیەوە هەیمەنەیەکی سیاسی و ئەجێندای سیاسی و فکری خۆی بەسەر منتەقەکە بسەپێنێ و لێرەشەوە بە شێوەی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ کاریگەر بووە و پەیوەندیدار بووە بە بەو دۆخ و بشێوانی کە سووتاندنی دوکانەکانی میخانە و سنتەرەکانی مەساج و شوێنە گەشتێرە کارەیان ئەگێتەوە لە هەول لە منتقی بادینانە تۆڕاچێ پێش لە وەڵامت دەمەوە بە دەلیلی چی بەوەی کە یەکگرتووی ئیسلامی ئەمە خوێندنەوەی کۆمەڵێک چاودێرە نەگرتوونەش ئەگرتوێتی ناوە خیتابی برادرانی پارتیە بەس قسەکەەوەی پێش لە وەڵامی تۆ بەمە بە دەلیلی چی بە دەلیلی ئەوەی کە خەڵکێکی تر غیری یەگرتوو دەچن مەیفرۆشی و لەشفرۆشی و شتانە دەسووتێنن منی پێم متهم دەکرێم ئەوە چ معنایەکی تێدایە من دەپرسم لەم برا بەڕێزانەی کە ئەم جۆرە قسانە دەکەن تا چەندێک ئێمە لە بەرامبەر مێژوو لە بەرامبەر زانست لە بەرامبەر منطقی سیاسی لە بەرامبەر احتراممان بۆ حیزبەکانمان و بۆ ئەم ئەزمونە فعلا چەندێک قەنەعەتمان من قسانە هەیە کە ئەیانکەین فعلا پارتیەک هەیە لەم کوردستانە قەنەعەتی وابێ یەکگرتووی ئیسلامی تونند و تیژەوە لە پشتی تونند و تیژەکانەوەیە من لە ڕاستیان پرسیارە بە جددیەکەم ئەگەر وایە یعنی ئەو پارتی دیموکراتی کوردستان تا ئێستا درێژایی ئەم چەند ساڵە لە 94 تا ئێستا یەکگرتووی نەناسی بێ بەڕاستی دەبێ بکەوێتە گومان لەوەی کە هیچ شتێکی باشی نەناسیوە لە وڵاتە یاخود نەیتوانێت لە هیچ شتێک بە حقیقەتی خۆی تێبگا ئەگەر واشە یعنی ئەگەر بۆ دلیلێک ناوترێت لەسەرەوەی منەش ئەو کردومە و گەشتکەم کردو لەسەرەوەی کەەوە ئیسلامی سەردەکەوێت ئیسلامی سەردەکەوێت سەر ناکەوێت ئەوە پەیوەندی بەناوخۆی ئەو وڵاتانە خۆیانەوە هەیە و زڵوفێکی سیاسی مۆزوعی لەوێ هەیە کە هەندێکی لێرە هەیە هەندێکیشی نییە ینی ئەوەی کە ئەوە لە بەراوردێکی ترە بەس مامۆستا کە دەڵێ فتووە مەسەن فتوایان داوە دەڵێم کوا فتووە تحریزی هەندێک برادری تریان دەڵێن تحریزی ئیعلامیان کردو دەڵێم کوا ئەو پرۆگرامی کە تحریزی تایە لەسەر مەساج یا لەسەر ئێمە ریپۆرتاجێکشمان لەسەرەوە دیاردانە نەکردووە لە هیچ کەناڵێکی ڕاگەیاندنمانەوە وەختێک تۆ خەڵک کۆ دەکەوێت دەڵێم ئینیان کردووە شتێک سەر پارتی تاوانبارەکەن و خەڵکیان کۆ کردوێتەوە باشە من مافم نییە ماڵیشم بسووتێنی مافی خۆ کۆکردنەوەش و خۆ گردبوونەوەیکیشم بۆ دەربڕینی هەست و سۆزم لەگەڵ و براس و تاوانم یعنی معقولە تۆ ئەو مافەشم پێڕەوانە بینی ئەمە خاڵێکی تر مەسلەی ئەوەی کە بۆچی یەکگرتووی ئیسلامی کوردستان پارتی دیموکراتی کوردستان تاوانبار دەکات ئاخر یەکگرتووی ئیسلامی کوردستان بە پێی قانون بە پێی سیاسە بە پێی منطق دەزانێ بە پێی واقع دەزانێ ئەو ناوچەیە کۆنتترۆلی 100% پارتی دیموکراتی کوردستانە بە تایبەت ناوچەی بادینان بەگشتیەوە بە تایبەتی شاری دۆک و دەوروبەری 100% لە ژێر کۆنتترۆلی برادرانی پارتیایە لە ڕووی هەواڵگریەوە
لە ڕووی سەربازی و زێرەوانیەوە لە ڕووی ئاسایش و پۆلیس و شورتەوە لە ڕووی حیزبەوە لە ڕووی حکوومەتەوە لە ڕێی پارێزگاوە لە ڕێی گومرگی برایم خەلیلەوە لە ڕێی پارەوە لە ڕێی ئابوووریەوە لە ڕێی تیجارەت و لە هەموو شتێکەوە یعنی ئەمە لەلایەک ئەمە واقع وەکو قانون و سیاسەتیش تۆ حکوومەتی ئەگەر منیش ئەو کارانم کردبێ هەر تۆ بەرپرسیاری چونکە تۆ حکوومەتی یعنی ئەمە گرفتێکی شخصیمان لەگەڵ برانی پارتی نیە و گرفتی حیزبیشمان نییە و تکاکەم برانی پارتی ئەم مۆزوعە بە حیزبی وەرنەگرن ئێمە نەڕقمان لە برانی پارتیە وەنە لە حیزبیش گرفتمان لەگەڵ برانی پارتیە بەس ئێمە گرفتمان لەگەڵ برانی پارتیە وەک سوڵتە ئەگەر تۆ دەتەوێت بەم جەماوەری کوردستان بڵێ پارتی دموکراتی کوردستان سوڵتەکەی لەوێ مطلق و کامل نییە ئەمە بۆی بسەلمێنە ئەگەر دەژڵێ ئێمە سوڵتەنین برادرانی یەکێتی لەوێ سوڵتان ئەوش بۆیان بسەلمێنە منطقێکی تریش ئەمەوێت پرسیارەکەم بارمەتی خۆت یاخود دەتەوێت بڵێ شتێکی تر آخر جملە بڵێم آخر جملە یا تۆ دەتەوێت بڵێ وڵا ئێمە بۆ ئیمتیازات بۆ بوجە خواردن بۆ پۆست بۆ هەموو شتێکی تر ئێمە حکوومەتین بەس بۆ لە بەرپرسیارەتی گرتنی جەماوەر و ئەمن و ئاسایشیان چی ئەوەی کە دوکانی هەیە و چی ئەوەی کە بارەگای هەیە ئەویان من بەرپرس نیم چونکە خەڵکی ترم لە هەیە لە حکوومەت برادێکتان دەیگوت بزوتنەوە لە حکوومەتە دەتانێت بزوتنەوەش بکەنە بەرپرسیار لە بادینان دەیوت یەکێتی لە حکوومەتە نازام ئێوە لە حکوومەت بوون شتەکان تێکەڵەکەن یەکێتی لێرە دوومان خۆپشاندان کرا لەگەی پێدا پرسیارێکی گرن ئەوەی ڕای هەندێک سەرنجی هەندێک لە چاودێران ڕاکێشێت لە سەر ڕووداوەکەی بادینان و بە تەحدید زاخۆ ئەم ڕووداوە لە دوای نوێژی هەینیەوە دەست پێەکە هەتا شەو بە درێژایی ئەم ماوەیە وەکو سەرچاوەکانی هەواڵ باسەکەن 32 دوکانی مەیفرۆشی ئەسووتێنرێ هەندێک سنتەری مەساج و 2 ئۆتێل ئەسووتێنرێ بە درێژایی ئەم ماوەیە یەکگرتووی ئیسلامی کوردستان بێدەنگی هەڵەبژێرە بەیاننامەیەک بۆ ئیدانەکردن دەرناکەن ئەو کاتە بەیاننامە دەرەکە ئەو کاتە بەیاننامە دەرەکە کە بارەگا حیزبەکانی ئەسووتێنرێ بۆ بێدەنگی بە درێژایی چەندین سەعات هەتاوەکو نەسووتاندنی بارەگاکان یەکگرتووی ئیسلامی ناڵێ شکاندنی دوکانەکان خراپە و لە ستراتیژی یەکگرتوویان لەو 2 سەعاتەی کە جەنابەت باسیەکەی کە فاسلە بووە لە بینی سووتاندنی ئەوان و سووتاندنی بارەگەکانی ئێمە پارتی دموکراتی کوردستان بەیانی دەرکرد حکوومەتی هەرێم وەزارەتی ناخۆ بەیانی دەرکرد دەکەم بۆ یەکگرتوو لەگەڵ ستراتیژی ئێمە ناشتەکان تێکەڵمەکە من حەز دەکەم ستراتیژی یەکگرتوو و هەموو هێزێکی ئیسلامی میانە ڕەو لەم بوارە بە ئێوە بڵێم باو جەماوەرێکی گوێ لە ئێمە بڵێم کاکە ئێمە دەڵێن ناڕەزایی دەربڕین لەسەر هەر دیاردێکی ناشیاوی ئەم وڵاتە مافی خەڵکە خۆپشاندانیش لەگەڵی مافی خەڵکە بەڵام دەست درێژی کردن بۆ ممتەلەکات و ماڵ مافی خەڵک نییە خۆپشاندان دەکەی دژی مەیفرۆشی یا لەشفرۆشی یا شتێکی تر خۆپشاندانێکی هەیە منانە ببە بۆ بەردەم پارێزگار بۆ بەردەم پەرلەمان بۆ بەردەم هەر بەرپرسێک کە ئەو بڕوا ئەو شوێنانە داخە یاخود پڕۆژە یاسایەک بدە بە پەرلەمان لە دەرەوەی ئەمە ئێمە باوەڕمان بە هیچ جۆرە کارێکی تونوتیژی نییە و باوەڕمان بە هەڵکوتانە سەر بارەگا و مەقڕ و یاخود لەشفرۆشی و مەیفرۆشی و ئەم شتانە نییە ئەمە عقلی ئێمە ئەمە دینی ئێمە ئەمە استراتیژی و سیاسەتی ئێمە زۆر سپاس بامەستا محەممەد ئەگەر پارتی دموکراتی کوردستان پێش تەواو لەسەر قسەکان ئەتوانی وەڵام بدەیتەوە بەس پرسیارەکە دەکەم ئاسایە دوای پرسیارەکە من وەڵام بدەیتەوە یا پێش پرسیارەکە من هیچ کێشێکی بەدڵی خۆت وەڵام بدەرەوە پرسیارەکە ئەمەیە پارتی دموکراتی کوردستان دەسەڵاتێکی بەهێزی هەیە لە هەرێمی کوردستان و بەشداریی ڕاستەقینەی حکومڕانی هەرێمی کوردستانە بەتایبەت لە ناوچەی بادینانە بە حکمی ئەو سروشتە ئیدارەی کە هەرێمی کوردستان هەیە هەمومان ئەو ئەزانین ئەگەر پارتێک بەم دەسەڵاتەوە نتوانێت جەماوەر کۆنتڕۆلکە بۆ خۆپیشاندان ئەی بۆ خۆپیشاندانەکانی مانکی 2 ساڵی ڕابردوو خۆپیشاندانەکانی شاری سلێمانی بە درێژایی ئەو ماوەی خەڵکی کۆنتڕۆل کرد هیچ کەسێک نهاتە سەرجادا بەڵام لە حاڵتێکی وایە ناتوانێت خەڵک کۆنتڕۆلکە حقیقەتەن ئێوە مەسەلەکان تێکەڵ ئەکەن کە باسی ئەحزابەکەن بە تەواوەتی ئێوە ئیلغای دەوری حکوومەتی هەرێمی کوردستانەکەن وەتانەوێت بگەڕن بۆ دواوە بکەین بەوەی کەوا کوردستان چەند ئەحزابێک دەسەڵاتیانێ وەکو حیزب حکم ئەکەن ئەمە ڕاست نییە حقیقەتەن ئەمە لەگەڵ ئەوەی کە لە دەڤەری بادنیا پارتی دیموکراتی کوردستان زۆربەی دەنگی هێناوە بام لەگەڵ ئەوە نین بڵێن حکمی مطلق ئەکات ئێمە هاوپەیمانمان هەیە کە حکم ئەکات لە حکوومەتی کوردستان و دەستگای تەشریعیمانێکە لە پەرلەمان هەموو بەشدارن معارەزەش بەشدارە لەبەر ئەو بۆ چونە ئێوە هەڵەیە کە پارتی بۆ ناتوانێت کۆنتڕۆل ئەگەر مەسەلە حیزب و شەڕ و شۆڕ بێ ئەمە قسەیەکێ بام ئێمە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئازادیان لەگەڵ دیموکراسیان لەگەڵ بیر و باوەڕی ئازادین خلافی ئێمە لەگەڵ برادرانی یەکگرتووی ئیسلامی ئەوەیە کە ئەوان ئەیانەوێ خۆ بسەپێنن خۆسەپاندنی
یەکگرتوو بە بەڵگەی مساعدەی باشە، من بۆ پێم نەبوو مساعدەت یەک دەکەم. قسەم نەکرد ئەمەش مساعدەت دەکەم بەس بە بەڵگەوە قسە بکە، بە بەڵگەوە ببوورە. پێویستم بە مساعدەی عقد من پێم نەبڕیت هیوادارم پێشم باشە بەس بە بەڵگەوە. چونکە ئەگەر پێم بڕی پێ دەبڕم وانە هەڵوێستی ئەوانیانی کە بەم شێوەیە بەم کردوانە هەڵاسنیانی زیاتر ئەبن بە تەواوکەری لایەنە توندڕەوەکان نەک لە کوردستانە بەڵکو لە منطقە شەرقی ئەوسەد وەکو جەنابە ئیشارەتی پێ کە دەستکەوتەکانی حرەکاتی ئیسلامی لە عالەمی عەرەبیایە بەهاری عەرەبیە ئەمان خۆیان بە بەشێک لەوان بزانی یان ئەگەر بەم شێوێ بەردەوام بن بە تەحریزکردن بەخۆکردن بە تەرەف لەگەڵ حیزبی سەرەکی لە کوردستانە دەوری حکوومەتی هەرێم ئیهمال بکەن ئەمە خۆی لە خۆیان دژ بە پرۆسەی ئاشتی بۆ یەکەوە ژیان لە کوردستان عقد و زیاتر ئەبن بە تەواوکەری لایەنە توندڕەوەکان لە مەنتیقەکە ئەمە خاڵ کەش ئەوەیەکەوە بەم شێوەیە کارکردنیان ینی ئەو سفتەی خۆیان لە دەستێن کە تا ئێستا ئیدعایان بۆ کرد کە بزوتنەوەیشی ئیسلامی یا حرەکەی سیاسی ئیسلامی میان ڕەون لەگەڵ ئاشتین لەگەڵ ئازادین لەگەڵ دیموکراسی بەم شێوە جەماوەری خۆشیان لە دەستدەن حەقیقەتەن ئەمە خاڵی کەش بەم کردوانی کەوانەکەن بە هیچ شێوەیە خزمەتی هەرێمی کوردستان ناکەن لەبەر ئەوەی هەر شێوەیە مساعدەوام کە ئەم کردووی کە ئەم دانیشتەمان لەسەر کردووە ئەبێت بەهۆی ئەوەی دۆستانی مساعدە بکە پێمان مەبڕە ئەگەر پێم ببڕی یەک قسە بکەی مفید زۆر مفیدە قسەکان ئێوە ئەبن بەهۆی ئەوەی کەوا تەسەڕفاتی ئێوە هەڵسوکەوتی ئێوە ئەبێ بەهۆی کەوا ئەو دەستکەوتی دیپلۆماسی و اقتصادی کە هەرێمی کوردستان بەدەستی هێناوە لە کیسمان بچێ و ئەو خەڵکانەی کە هاتوون لەم هەرێمە بە هەرێمێکی ئاشتی ناویان بردووە لە هەموو منبەرە دەولەکان ئەقلیمەکانە ناوی ئەبرێ کوردستان کەوا شوێنێکی ئارامە و مەساڵحی خۆیان لێرە بن ئێوە ئەبن بەهۆی ئەوەی کەوا ئەم هەرێمە زەرب بکە و ئەم تەجروبەیەمان بەرەو ئینهیار لەبەر ئەوە پێویستە یەکگرتووی ئیسلامی ئادەی نەزەر بکاتەوە لە تەسەڕفاتی بگەڕێتەوە بۆ ئەو وەختەی کە ئەگەر پلانتان نییە ئەگەر یەکێتی ئەگەر یەکگرتووی ئیسلامی پلانی نییە بۆ ئەوی کەوا بەرەو ئەو هەدەف استراتیژیی کەوا حکمی مطلق بێتە دەست بڕوات پێویستە ئادەی نەزەر بکەن پێویستە ئادەی نەزەر بکەن پێویستە داوای ئەفو لەو خەڵکە بکەن کەوا زەرەریان پێگەوێت لە دەڤەری بادینان ئەنجا پارتی زۆر دڵی فراوانە ئێمە داوایان لێکەین پێش ئەوەی کەوا داوای لێبوردن لە لایەنێکی سەرەکی کوردستان بکەن کە بە تاریخێکی خەبات و شۆڕژێری هاتوو ئەم دەستکەوتەی ئەمڕۆ لە کوردستان لایەنێکی هەرە زۆر یەکە سەشاری پاردوێن پێویستە داوای لێبوردن مامۆستا تۆ جناب قسەکانت هەموو کردن تەنها یەک بەڵگەشت نەوت من لە تەنیا لە بۆی ئەویست هاوکاریت کەم بەڵام جناب دەم قسانە دەکەی مافی خۆتە فەرموو بەڵام تۆ هیچ بەڵگەیەک نەوت تا من مناقەشەی بکەم دەڵێ بە من ئێستا تۆ جارەوتی ئەمە بێگرتو ناکەین بە پەرپرس دووبارەی سوێگر کردەوە بە پەرپرس ئەڵێ و ئەسیاسای من پێم وتی مباشرەتەن هیچ کەسێک لە پارتیا هیچ دەستگایکی ڕستی مباشرەتە نێوتووە یەکگرتوویسم بەڵام ئیشارەت هەیە بۆ وێنە ئەمە دۆکومنتی خۆتانە ئەمە دۆکومنتی خۆتانە وەڵامەکەم نەداوە تا تۆ قسەم بکە پێ نابڕم پێ نابڕم من پرسیارێکی ئەمە بەیانی ڕسمی یەکگرتووی ئیسلامیە کە لەم بەیانە دوو خاڵی زۆر گرنگی تایە یەکەم تاوانکردنی پارتی دیموکراسیان بە مەرحەلە هێناوێت یەکەم بە شەرمەزاری یەکەم جار ناوی پارتان بردووە دوم جار ڕۆ بە سەراحەت یەخەی پارتیەگرن خاڵی سێهام ئەوەیەکەوە ئێوە بەتەنگ لێ قەومەوانی ئەو ئاژاوەیەوە نین بەتەنگ بارەگای سیاسی خۆتانون بەو دلیلش بە یەک کەلیمە ئیشارەتان بۆ نەکردووە کە تەنانەت عاتیفەتان هەبێ بەرامبەر ئەو خەڵکە لێ قەوماوە وڵای بێ عاتیفمانەوێ بەرامبەر بۆ برادرانی ئێستا ئەمە دۆکومنت شەوە هەندێک برادر مەیان لێ بڕاوە ئەمە مەجبورە بمیتر بەم تەریقەیە قسە بکەم ئەمە ئێستا زۆر سەختم لە خۆم کرد ئەوە دۆکومنت داینتخوا زۆر جوانە بەس دکتۆر من تەمە ناکەم ئەوە چیە ئاخرەوە چیە ئەمە بەیان ئێستا تۆ بڵێ بەیان کاکە دلیل من دلیل مساعدەی بخوە من نوێنەری پارتیم من ئیدانە من ئیدانە ئەم خەڵ پێ نابڕم بۆ پێم بڕێ ئێستا من مساعدە دەکەم من مساعدە دەکەم باشە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئیدانەی هەموو کردەوە تێکدەرەکانی دەڤەری بادنانەکەین بە سنتەری ماساژەوە بە مەفرۆشەکانەوە بە هوتێلەکانەوە بە سوتاندنی بارگای یەکگرتووی ئیسلامی ئیدانەی هەموو یەکەین لەگەڵینی تۆ لەگەڵ میعادەیەکەی تۆ قسە
باڵێ تۆش ئیدانەیەکەیت باڵێ منی دانێ هەموو نتیجەکەم لە نانا بڵێ بەناو بڵێ ئیدانەی ئەو کەساناکەم کە من ئیدانەی خەڵکی خۆپشاندە ناکەم لە دژی لەشفرۆشی من ئیدانەی تونوتیژیەکەم لەشفرۆشی نیە ببوورە ئەفو ئەوە ئیهانەی ئەو خەڵکەیە کاسپیەکە لەشفرۆشی وڵی جا کاسەکەی ئەوەتەن کاکە وا بەرنامە نابرێ بڕێەوە بەڕاستی وا بەرنامە نابڕێ بەڕاستی تەنها بەڵگەی تۆ هێناوتە دەڵێ ئێوە پارتیتان پارتی ئیداناکەن لە مۆزوعانی بەمانات بەرپرسەزانن و ئەوە بەڵگەکەتە دەی خۆخۆم و هەمودیتەوە بەڵگەی بۆچیە بەڵگەیە باشە منیش وا دەڵێن بەڵگەی بۆچیە لەسەر چی دێنیتەوە ئەوەی کە تۆ دەتەوێت من ئیدانەی بکەم تۆ دەتەوێت من دیموکراسیت ئیدانە بکەم ئێمە دەڵێن تەخریب مودانە دوکانی لەشفرۆشی دوکانی سەمە ئەوی تۆڵت پێ دەڵێ مەساج دوکانی چی تەخریب نابێ ببێ من حەقم نییە ئێمە بە فقی قانونی و شەرعیمان پێ دەڵێن ئیفتیات على السلطة یعنی دەسەڵاتی تەنفیزی مافی ئەوەی هەیە ئەو بارەگەیانە پێم مەبڕە ئەوە فقی من نییە و فقی قانونی عێراقیشە ئەوە لە مەسلحەتی قسەکەی تۆیە تۆ لەم تێناگەێنە تۆ ئێوە ئەمە بەڕاستی من بەم تەریقەیە ئەم پێ ناوتێت فەرموو بەردەوام بە فەرموو چاوەکەم من بە بەڕێزت دەڵێم بە عسابێکی زۆر سارد پێ دەڵێم براکەم ئەو ئیتیهاماتەنەی تۆ بە وتێ بە موبەتەن کردومانە بەڕاستە و خۆ نەتانوت ئێوە ئیتیهامتان نەکردەوە فعلتان کردووە کاتێکە مەی فرۆشی مەسەلەن یا لەش فرۆشی سووتێنراوە یا لەش فرۆشی مەبن ئەوە شتێکی شەرمەزاریە پەرلەمانی پەرلەمانی مەلاکانی زاخۆ برادەرەکان ئێوە لێگرتوو بزانن لەبەرە زۆرە سناو شوێنانە حەزەکەم بێتە سەر مستەوایە من بتوانم حیواری لەگەڵ ئەو ئەی بابڕێوەیە جەناب بارمەتی خۆت یارمەتی چی قسەکانم نەکردێکم پرسیارەکرد لەکەم ئەتوانی قسەی خۆت بکەی بە کامل کام کێتوانم ئەم پرسیارەت لەکەم وەڵام فەرموو ئەگەر بڕیار بێت بە شێوەیەکی ڕسمی هیچ کامێک لەو شوێنەی کە سووتێنراوە ناوی لەشفرۆشی مەساج شوێنی لەشفرۆشی نیە بەقەدەوەی کە خەڵک وا دەڵێ من دەڵێم خەڵکی زاخۆ دەڵێن ئەمە شوێنی لەشفرۆشیە خەڵک من لە زاخۆی نیم بڵێ دەڵێم خەڵک دەڵێ تۆ دەڵێی مەساج خەڵک دەڵێ لەشفرۆشی لەشفرۆشیە مەساجە ئیشی من نییە چوومەتە سەری دکتۆرانەی ئەو بکە کە ماساژی باشە من لە دراوسەی مەکتەب سیاسی لە سلێمانی مەساجە لە گوڵی کاڵترمان پێنەوتون نەمان پرۆگرام لێرە نەیکە لێ بکەیت کامتان بەرنامە پێشکەشەکەن و کامیشتان وەخدا ئەمە مهاتەراتی ئەمە ئێمە سیاستمان وازحە ئێمە دەڵێن خەڵکی کوردستان ئازادن لە دەربارەی هەر شتێک خۆپشاندان بکەن شتەکە کۆمەڵایەتی بێ ئابووری بێ سیاسی بێ خۆپشاندان وسیلەیەکی دیموکراسیە بەڵام تێکدان تەحریز بۆ سووتاندن و تەخریب و ئەم جۆرەشتانەی کە لە زاخۆ کرا کارێکە لە ڕووی قانونیە مدانە ئێمە بقەنەعەتمان بەوە بچینە سەر ئوتێلێ بیسووتێنین بە گومانی ئەوەی لەشفرۆشی تایە بە زانیاری ئەوەی علاقەمە ئەڵێن بەڵام خەڵکی هەر شوێنێکی ئەم کوردستانە مافی هەیە بچێتە بەردەم پارێزگار بچێتە بەردەم پەرلەمان بچێتە بەردەم حکوومەت خۆپشاندان بکە بڵێ ئێمە ناڕازین لەسەر ئەو مۆزوعە ئەمە یاساییە ئەمە دیموکراسیە گەر ئێوە ئەتان ئێوە نایڵن خۆپشاندانی سیاسی بکرێت ناژڵن خۆپشاندان لەسەرم قزیانش بکرێ دەتانەوێت زانانی ئیسلامی وسن باسی مەی نەکەن و باسی ئەخلاق نەکەن و باسی چی بکەن ئێوە نەتان هێشت خەڵکێک دوای سووتانی مەقڕەکانی یەگرتوو بە هەزاران زێرەڤانی و پۆلیس و شورتە و چالاکی مەدەنی تا نابەردەم مەکتەب سیاسی یەگرتوو نەتان هێشت خەڵکی یەگرتوو دەیان ئەندامی یەگرتوو بۆ دەربڕینی هاوسۆزی نەک بۆ ئەوەی پەلاماری پارێزگار بدەن یاخود پارتی بدەن نەتانن بێنە بەردەم دەرگاکەی مەکتەب سیاسی هاوسۆزی دەربڕن 100 ساترتان دروست کرد و شەقکاریتان کردن دەتوانی جەنابەت پێم بڵێ کەی ئێوە دەگەنە ئەو ئاستەی باوەڕتان ئەوەنە بە دیموکراسیەت باش بێ بڵێن خەڵکی کوردستان ئازادە خۆپشاندان بکە دەتوانێت تۆ لە جیاتی پارتی دیموکراتی کوردستان پێم بڵێ گۆڕان و یەگرتو فلان و فیسار و هەر حیزبێکی تر مافی هەیە لە هەولێرا بە ئازادی خۆپشاندان بکە من نا هێشتا تاوانە بۆ قسەکانم ئاخر تکال لێکم ئەوەی کە ئاسایشی کوردستانی خستە ژێر ئیمتیحانێکی جددی زۆر خراپ ئەو بریتی بوو لەو کردارانەی کە ڕێک خستنەکانی پارتی دیموکراتی کوردستان لەو شوێنانە بەرامبەر بۆ دوکانانەش و بەرامبەر بە بارەکەکانیش ئەنجامیاندا ئەمەش بەڕاستی من حەز دەکەم برایانی پارتی ڕجال لێکم ئەمەم بە برایانەوە بە منطق لێوەرگرە حەز دەکەم ئێوە برایانی پارتی چەند شتێ هەیە بە یەکی یەکسان نەکەن ئێوە دەڵێن ڕەخنەگرتن لە هەر شوێنێک لە هەر سیاسەتی هەر مەسئولێکی ناوچەیەکی پارتی بە ڕەخنەگرتن لە پارتی حسێب دەکەن ڕەخنەگرتنیش بە پارتی ڕەخنەگرتن لە کورد حسێب دەکەن
دژایەتی سیاستێکی دیاریکراو کە مەسئولێک لەو منتیقەیە کردوێتی غەڵەتێکە ئێوەی شەرمەزار کردووە بحای پارتی بردووە ئەمە لە مۆزوعەکە لادا تۆ لە مۆزوعەکە بینرانی بەڕێز پرۆگرامەکەمان بەردەوامە دوای ئەم ناوبڕە لەگەڵمان بن بۆ بینینی پرۆگرامەکە.